ئەم جاران بەرنامەی دێبەدێ لە گەشتێکی پایزەدا ڕۆ بە هەشتە ڕازاوەکەی مێنیشکۆ و هەیبەتی چیای سەختی بێزەلی تاوگۆزیدا لە قەڵای تەنجی باوە مەولەوی سەرشاتەوە ڕۆدەی کانیژەنانی پڕهەیبەت و جوانی گلێر بووینەوە. ئەوێ دەمێکە لانەی بەشێک لە هۆزەکەی مەولەوی مەزن و هونەروەری کوردەواری و ئەوین و عیرفانە دەی کانیژەنانی تاوگۆزی باشتێک کە لێوان لێو بوو لە حەز و شەوق و جوانی. ئەم ناوچەی لە ساڵەکان 1600 زاینیەوە ژیان تێیدا بەردەوامە، مەڵبەندی عیلم و عیرفان بووە، زێد و مەقامی چەندین کەسایەتی ڕۆشنبیر و کەسایەتی ئازایە. ئێمە لە دامێنی شاخە بەرز و سەختەکەی ملەمۆردین کە زیاتر لە 800 مەتر لە ڕووی دۆریاوە بەرزە و لە ئاسی زەویشەوە 700 مەترێک بەرزە. ڕۆیشتن بۆ ناوچەی تاوگۆزی لەم شاخەوەیە دەبێت بە هەشت لۆفەی سەخت و دژواردا سەرکەوێت کە کاتی خۆی ئەم ڕێگایە حکوومەتی عێراقی لە کاتی شەڕی 8 ساڵەی عێراق ئێراندا دروستی کردووە. بۆیە ڕێگاکە ئەوەندەی سەربازیە بۆ کاتی شەڕ دروست کراوە، ئەوەندە ڕەچاوی ژیان و گیانی هاوڵاتی بۆ نەکراوە. هەرم ڕێگایەشە و دەبێت پێیدا سەرکەوین. سروشتی شاخەکە تابڵی جوانە داپۆشاوە بە داربەڕوو دارەبەن و داری گۆیژ و جگەلەوە لە بارانە جۆرەها جای لێ دەڕوێت. مرۆڤ توانێت بۆ خواردن سوودی لێبینێت لە نمونەی کاردوو و ڕێواس و چەندینی تر. ئەم شاخە لوتی شۆڕ کردێتەوە بەسەر ڕووباری سیروانە و ئاوەکە و شاخەکە ئاوێتە یەکتر بوون. پشتی بە تاوگۆزیەوەیە و لە ئەو پەڕی لوتکە بەرزیەوە سەیری دەشتی شەمێرانەکات. ئەم گومەزابینرێت مەقامە پیرۆزەکەی حەزرەتی مەولەویە لە خواری دەی سەرشاتەوە. زۆرێک لە دانیشتوانی ئەم تاوگۆزیە خۆیان بنەوە و کە سوکاری حەزرەتی مەولەوی ئەزانن، بۆیە زۆریان بە بابا گەوری خۆیان ئەزانن. هەر بۆیە زۆر بەشیان کاریان کردووە بۆ نووسینەوەی ژیانی تایبەتی حەزرەتی مەولەوی و زۆریشان چەندین هۆن ئەم جاران بەرنامەی دێبەدێ لە گەشتێکی پایزەدا ڕۆ بە هەشتە ڕازاوەکەی مێنیشکۆ و هەیبەتی چیای سەختی بێزەلی تاوگۆزیدا لە قەڵای تەنجی باوە مەولەوی سەرشاتەوە ڕۆدەی کانیژەنانی پڕهەیبەت و جوانی گلێر بووینەوە. ئەوێ دەمێکە لانەی بەشێک لە هۆزەکەی مەولەوی مەزن و هونەروەری کوردەواری و ئەوین و عیرفانە دەی کانیژەنانی تاوگۆزی باشتێک کە لێوان لێو بوو لە حەز و شەوق و جوانی. ئەم ناوچەی لە ساڵەکان 1600 زاینیەوە ژیان تێیدا بەردەوامە، مەڵبەندی عیلم و عیرفان بووە، زێد و مەقامی چەندین کەسایەتی ڕۆشنبیر و کەسایەتی ئازایە. ئێمە لە دامێنی شاخە بەرز و سەختەکەی ملەمۆردین کە زیاتر لە 800 مەتر لە ڕووی دۆریاوە بەرزە و لە ئاسی زەویشەوە 700 مەترێک بەرزە. ڕۆیشتن بۆ ناوچەی تاوگۆزی لەم شاخەوەیە دەبێت بە هەشت لۆفەی سەخت و دژواردا سەرکەوێت کە کاتی خۆی ئەم ڕێگایە حکوومەتی عێراقی لە کاتی شەڕی 8 ساڵەی عێراق ئێراندا دروستی کردووە. بۆیە ڕێگاکە ئەوەندەی سەربازیە بۆ کاتی شەڕ دروست کراوە، ئەوەندە ڕەچاوی ژیان و گیانی هاوڵاتی بۆ نەکراوە. هەرم ڕێگایەشە و دەبێت پێیدا سەرکەوین. سروشتی شاخەکە تابڵی جوانە داپۆشاوە بە داربەڕوو دارەبەن و داری گۆیژ و جگەلەوە لە بارانە جۆرەها جای لێ دەڕوێت. مرۆڤ توانێت بۆ خواردن سوودی لێبینێت لە نمونەی کاردوو و ڕێواس و چەندینی تر.
ئەم شاخە لوتی شۆڕ کردوێتەوە بەسەر ڕووباری سیروانە و ئاوەکە و شاخەکە ئاوێتە یەکتر بوون. پشتی بە تاوگۆزیەوەیە و لە ئەو پەڕی لووتکە بەرزیەوە سەیری دەشتی شەمێرانەکات. ئەم گومەزابینرێت مەقامە پیرۆزەکەی حەزرەتی مەولەویە لە خواری دەی سەرشاتەوە. زۆرێک لە دانیشتوانی ئەم تاوگۆزیە خۆیان بنەوە و کە سوکاری حەزرەتی مەولەوی ئەزانن، بۆیە زۆریان بە بابا گەورەی خۆیان ئەزانن. هەر بۆیە زۆر بەشیان کاریان کردووە بۆ نووسینەوەی ژیانی تایبەتی حەزرەتی مەولەوی و زۆریشان چەندین هۆنراویان بۆ نووسیوە، وەک سید عەبدوڕەحمانی موسەنیف زادە لە هۆنراوەیەکدا بۆ مەولەوی ئەفەرمێ: شێنی شەقەی باڵجەڕا چۆن ڕۆڕۆی دەوران تاک تاکی هەمڕا، خێربەیدی ئامان وەسەر چەمانم، دۆست و ئەحباب و خزم و خوێشانم. بۆ یەکەمین جار کەناڵی کێنێن وەک یەکەم میدیای کوردی ئەچێتە دەی کانی ژەنان. کانی ژەنانی تاوگۆزی لایەنکەی خەڵکانێکی پڕسۆز و محیبەت و میواندۆست و خاوەن سەرمای ئەوینی کوردەواری و خاوەن تراژیدترین کارەسات لە مێژووی شۆڕشدا و پرشنگداترینیش لە مێژووی ئەدەبی کوردەواریدا. ئەم دێخنجیلانەیە مێژوێکی لێوانلێوی هەیە لە بنیەتی شوێنەواری مغانی زەردەشتی پەیامبەری جوانی مرۆڤدۆستی کوردەواری و هەڵبەست و چامەکانی مەولەوی تاوگۆزی. ئەوان نزیکین لە کانی ژەنان، لە خوار ئاوایی تەنها ماڵە گەبینین با بچینە لایەن بزانین ئێرە چییە. فەرموون کاکە. وەڵا خۆشە کاکە عەبدوڕەحمان. فەرموو. یەکسەر زانی ئێمە عەبدوڕەحمانی. کوڕی چۆن نازانی کاکە عەبدوڕەحمان بەخێر باش سەلامەت و یاخۆ خێر واژن سەلامەت. چیەکەوەست لەم ناوات سەرقاڵی چی؟ وەڵاهی خەریکی حەیوانداری و شتی. ئەمەکانی ژەنانەوەە؟ بەڵێ. کۆتا گوندی کۆتا گوندی تاوگۆزی و گوندێتر هەر لە ئەو لایە لە گەڕاوی تر گوندی تر نییە لە ئەو لایەوە لەسەری ئەمیشۆی گوندێکی تر. کوردستانی خۆمان ئێرە. باڵێ. ئەم چەمە تا کوێتێک کاکە؟ وەڵاهی ئەم سەرچاوەکەی لە ئێران وتی. لە ئێرانەوە. بەڵێ. لێ حەوزی مازیشتیشم بینی وەنا؟ بەراوەڵاوە حەوزێکە لەوێ. ئەمەش مۆلیدەی کارەبایە؟ ئەمەشی کارەبایە حکومەت داوێتی. بۆ خۆتە؟ ئەرە وەڵام. چەند ماڵی تیا ئێرە؟ وەڵاهی وەکو ماڵ هەر ماڵی ئەمەی لێیە دووسێ خانوویتر کراوەت و هێشتا
کەسی بۆ نهاتێتەوە بەڵێ ئەو خانوانەی سەر و خەڵک وردە بەس ڕێگایکی ناخۆشەوە نیە تاگەێت وەڵی جادەوی بانەکەی ناخۆشە ئەرە وەڵام ئێوە چیتانێ لێرە بەس باشی ئیشی خۆتان بۆ وەڵار خەریکی حیواندارین مانگا وشتمان لایە و هەر ئەو حەوزە ماسیە خەریکەوین و حیوانی وردتان نییە ناوەڵە هەر مانگای هەرماگە ئەم چەمە چەمی زمکان زمکان هێشتا ئێمە بڵێن ئەمە خاکی خۆمانە ئەمە خاکی خۆمانە بەڵێ ئەو دوی ئەو شاخەوە خاکی ئەو دوی ئەو ماڵانەی ئەوە لەوێەوە دیارە کەمێکە چیتە ئەو دیوترۆیتە خاکی ئێرانە لەوێ خاکی ئێران ئەرەوەڵە جگە لە ئاژەڵداری و ئەو ماسی حەوزە ماسی چی کاگەنەوە وەڵایی هیچ هەر خەریکی حیواندارین و شوێنگەی کانیژەنان ئەکەوێتە چەق و ناوەندی دێکانی هۆزی خاوەن محیبەت و شۆڕشپەروەری تاوگۆزیەوە ئەو هۆزەی کە خاوەنی تەنا یەک خۆفرۆش و بەکرێگیراو نین لە مێژووی سات و سەودا لەگەڵ ڕژێمە داگیرکەرەکانی عراقە لە باکووری دێکەوە دامێنی پڕشکۆی چیای پڕ هەیبەت و جوانی شاخی بێزەلی تاوگۆزی دەوری داوە و لە خۆرهەڵاتیشەوە دێکانی خۆرهەڵاتی کوردستانی هۆزی تاوگۆزی ڕۆژی بۆ نوێ ئەکەنەوە لە خۆراواشەوە دەی سەرشاتەی مەنزڵگای مەولەوی تەنیشتی گرتووە و لە باشووری شێوەدیەکانی بانی بۆڵان و مردکە و گمەی تاوگۆزی پشت و پەناین. هەڵکەوتەی هۆزی تاوگۆزی کە زۆرینەی دێکانی ئەکەونە خۆرهەڵاتی کوردستانەوە و بەشێکشان ئەکەونە باشووری کوردستانەوە ئەی سلمێنن هەر کاتێ داگیرکەران توانیان شاخی بێزەلی پڕ هەیبەت و شکۆلەت بکەن ئەو کاتیش ئەتوانن نەتەوەی کورد و خاچی کوردستان ئەنجن و تیکە بە تیکە بکەن. ماشەڵڵا زۆر جوان لە کۆتایی بەو ڕێگا سەخت و دژوارەدا من گەیشتمە دەی کانیژەنان کە کۆتادەی باشووری کوردستانە هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان واتە عێراق و ئێرانش کانیژەنان ئەو دەی کە شاعیر حەزەتی مەولەوی دەکرێت پەی بەپەی ئەم ناوە گەڕابێت لێرە شعری نووسی بێت شعری بۆ کانیژەنان و سەرشاتە و کۆی ناوچەکە نووسی بێت بەڵام ئێستا کانیژەنان و ناوچەکە بەگشتی فەرامۆش کراوە چەند عامودێکی کارەبا بینیت ئەویش ئەکرێ هەر بۆ ناو ڕاکێشرابێت چەند خانوویی چۆڵە بینیت بەڵام خۆ کەسی تیا ناژی کانیژەنان لە ئەو پەڕی ئاوەدانی ئێستا منی لێم بۆ ئەو پەڕی چۆڵی بەردەوامە بین بزانی شتی کە لە کانیژەنانە بینین یان نەخێت تەنها تەیرەکان بە بێنازی ماونەتەوە هاژەی چەمەکەش تەنها بۆ شاخ و داخەکانە کەس نایبیستی کانیژەنان یەکێکە لە گوندەکانی ناوچەی تاوگۆزی ئەلبەت گوندی کانیژەنان زۆر کۆن نییە لە ساڵی 1956 لە گوندی سەرشاتەی سەر و جیابووەتەوە چوار ماڵبوون چوار ماڵەکە یەکیان کاک حسێن بۆ حسێنی ڕەشید و یەکێکیش تریشیان حاجی مستەفای سڵەمان بووە و حاجی عارف و حاجی مارفی سەعید ئەم چوار پیاوە بۆ یەکەم جار گوندی کانیژەنانیان ئاوادان کردوێتەوە لە ساڵی 1956. پێشتر و لە زمانی کۆنا لە کانیژەنان بەری هەموو میوەیەکی زستانە و هاوینە لە بەردەستا بووە هەر لە هەناری مەلەسی و لا ڕەشە و شیرنە و ساڵەخانی لەگەڵ هەرمێ پایزەی شەکرانی و شاهەنگیرە پایزە و ترەی
دەرەبۆڵە و تەماتە و خەیار و سەوزەی کوردەواری تا ئەگات بە شوێنی کاڵەکی گوێچەمی پڕ هاژە و خۆشانی زمکانە. بەڵام لەبەر ئەوەی ئەم دێیەکێک لە ناوەندە شۆڕجەرەکانی باشووری کوردستان بووە، بۆیە ڕژێمی عێراق بە خۆم پارە کاولی کردو و مینی تێدا ڕواندووە و تا ئێستاش ئەم دەیە ئاوادان نەکراوەتەوە، هیچ ڕێوبانێک و خزمەتگوزارێکی بۆ نەکراوە. لە دامێنی دەیکانی ژەنانە خرۆشانی ڕووباری زمکان ناڵە و کەفوکوڵی دێ و برژاندنی سوورەماسی زمکان بە داربەڕووی شاخی بێزەل لەگەڵ بیستنی هاژەی کانیاوەکانی کانی ژەنان و دەنگی سوێسکە و گەوار و بولبولی کوردەواری چێژێکی ئاهورای بە مرۆڤ ئەبەخشێ، لەزەت بینینێک کە پێشتر مەگەر هەل لە ئەفسانەی ڕۆمانەکانە پێی ئاشنا بووبێتی. ئیری لەو جەوە ئاهوراییدا بە خوێندنەوە و ڕامان لە چامە و هەڵبەستەکانی مەولەوی ئەوینێکی ڕۆحی ئەبەدی بە مرۆڤ بەخشێت. ناوچەی تاوەگۆزی لە دابشبوونی کوردستانی گەورەدا لە ساڵی 1639 زانیدا لە نێوان دوو دەوڵەتی سەفەوی عوسمانیدا دابش دەبێت. تاوەگۆزیش دەبێتە دوو ناوچەت، تاوگۆزی ڕۆژهەڵات و تاوگۆزی باشوور. تاوگۆزی ڕۆژهەڵات کە لەو دیوی ئەم شاخەوەی پێگاتووە لە 32 دێو، تاوگۆزی باشووریش 23 دێن. ئەمە سەر ڕای بڵاوبوونەوەیان بەسەر 20 دێی تردا لە شارە زوور و گەرمیان کە بە عەشیرەتی کەماڵەیی تاوگۆزی مەشهورن. هەر لە کۆنیشۆ حوجرە و فەقێ و مەلایەتی تێکڵاوی خوێنی تاوگۆزیەکان بووە. تاوگۆزی لاژدە بەرەباب پێگاتون و کەلەنەوەی سەید یوسفجانی کوڕی سەید حوسێنی مصەنیفی چۆڕین. ناوچەی تاوگۆزی تقریباً لە ساڵی 1600 زاینی ئاودان بووەتەوە. سەید یوسفجان کە کوڕی سەید حەسەنی چۆڕیە و پشتاوپی دەچێتە سەر پیرخدری شاهۆ هاتوۆتە ناوچەکە و سێ کوڕی هەبەوە ناوی سێ جەمالدین و سێ کەمالدین و سێ وەساڵەدین. ئەم سێ برایە ناوچەی تاوگۆزیان ئاوادان کردوێتەوە نزیکەی 56 گوندن. دوای ئەوە لە ڕووی ئەدەبیەوە سەید یوسفجان خۆی نووسەر بووە. تا ئێستا 7 دەستنووسیمان دۆزیوەتەوە لە مەکتەبەی سەدامی نێودەوڵەتیە لە بەغداد و من بە ژمارە و بە نووسین ئیسالام هەیە لە کتێبە مێژوەکانەوە دەرمهێناوە نووسینەکان حالێن لە بەغداد. لە ڕووی هۆنراویشەوە سەیم سەفامانە بۆ خەڵکی دێی ڕەجەوی بۆ یەکێکە لە شاعیرە کۆنەکان و لە دوای ئەوە سەید عەبدوڵڵامان هەبووە کە سەید عەبدوڵڵا شاعیر بووە، ئەویش بە سەید عەبدوڵڵای سەید ئەحمەدی ئاخەڕەر مەشهوور بووە و لە دوای ئەوە سەید عەبدوڕەحیمی مەولەویمان هەبووە. سەید عەبدوڕەحیم مەولەوی یەکێک بووە لە شاعیر ناودەرەکانی گەلی کورد و ناوچەی تاوگۆزی و عەشیرەی تاوگۆزی. بێژگە ئەمانە ئێمە وەکو فەقیە و وەکو خوێندن لە بواری نووسین و خوێندنا مەلا محمودمان هەبووە کە لە گوندی سەرشادا دەرزی وتوەتەوە، مەلا سەید ئەحمەدی زارێنمان هەبووە، مەلا سەید محەممەدی سەرشادەمان هەبووە، کۆمەڵێ مەلای گەورەمان هەبووە کە بەداخەوە تەمەنیان ئیسا کەسیان لە ژیانیان نەمراون و چوونتە بەر ڕەحمەتی خوای گەورە و میهرەبان. ئەمانە فەقییان هەبووە و حوجران هەبووە دەرز و دەوری دینیان وتوێتەوە لە فەقیەکانە. ئێرە کانی ژەنانە، بەڵام لە دەشتی کۆیەنا ناوچەی تاوەگۆزی. لێرە ئەوەی کە من ئەیبینم چەند خانوویەکە تازە دەست پێکراوە و دروست کراوەتەوە. هێشتا شوێن خانووەکان کەی لە ڕووخاوەکان وەک خۆی ماوە. لێرە ئەو قسە وترا برا لە پشت برابێ مەگەر قەزا لای خوددا بێ، بەڵام ئەم قسەیە نەگەی ئەنجام و لە کەمترین کاتا کۆتایی پێهات و براکان لێرە کەوتنە وێزەی یەکتری و یەکتریان خەڵتانی خوێن کرد.
چەند کەسێک لێرە بوونە قوربانی دەکرا کانیژەنان دەیەک وایە نمونەیی چونکە خەڵکە شۆڕگێڕ و قارەمانەکەی ئەوەندە خزمەتیان کردبوو کە دەسەڵاتی کوردی دروست بوو حکومەتی کوردیان پێگەنا بێن لێرە خزمەت ماڵ بە ماڵی ئەم دەیە بکەن. مامۆستای دووربین هاوتا ناوچە ئێمە سەرسنووری بووە ناوچەیەکی سنووریە دوو شوێنەکەمان تۆسکێک کەژووکە و ناڕەحەتە حکوومەتی هەرێم بە پێی پێویست نەهاتۆ بەردەماوە بەڵێ زۆر وعدیان هەتا جەنابی مەم جەلال وعدی چاکردنی ناو ڕێگەوبانەکەیدا ئی کارەباکان هێناتۆی سادە بەس ڕێگەوبانەکەمان هێشتا هەر خراپە و باش نییە کاتی خۆشی سەردانی کاکۆسەتمان کرد سەردانی کاجەبارمان کرد خۆ ئەفریقا یعنی ئەمانە بەڵێنەندا بەس بەڕاستی بەڵێنەکان هیچی نەبرا سەر جێگە ساجادەکەمان وتێت کە جەناب و بیناوتە بەڕاستی جادێکی زۆر خراپە بە تایبەتی سیاری نزم زۆر ناڕەحەتە ساری بەرز دەرەچێت زۆر ناڕەحەت دەرەچێت و ئەمجا لە لایەکی تۆ ترسی مینمان هەیە تا ئێستاش ئێمە زەویزارمان هەیە نیزامی ئێمە خۆمان زەویمان هەیە بەڕاستی ناتوانێت تا ئەم دەقە من نەچوومەتەنەوەی لەبەرەوە لغمی تایە و مینی لێ ناتوانین سەردانی کۆششی دێنشینانی کانیژەنان هەر لە ئاژەڵداری و بەروبوومی کشتتوکاڵی و ڕاوەماسی کورد ناکرێتەوە بەڵکو بنێشتی کوردی و کوردەواری لە ڕێی کوچەڵە بەستن لە دارەبەنەکانی شاخی بێزەل بە بازووی ماندوو نەبوونیان بۆ کۆمەڵگەی ڕەسەنی کوردەواری دێننە بەرهەم لەمەشەوەمان خاتەوە یادی ئەم چامەی هونەروەری مەزنی کورد مەولەوی تاوگۆزی کە کورت و پخۆت مەبەستێتی هاندەر بێت مرۆڤ پێویستە خۆی نەداتە دەست قەزا و قەدەر بەڵکو تەرکیزی لەسەر هۆشیاری و ئاوەزوو کۆشی لۆژیک بێت بە باز و کۆشەکانی خۆی بۆ نەتەوەکەی بەرهەمدار بێ و بۆ شیارەکەشی دژ بە نائەدالەتی و نایەکسانی و زاڵمان بێت خۆی لە ڕووی کشتتوکاڵی و پیشەسازی و مەسەرن پیشەسازی ئێستامە شوێنمان هەیە هەر پێڵن قیرەکە شوێنمان هەیە هەر پێڵێن نەوت هەر نەوتەکە وەکو کانی نەوتی لەبەر ئەڕات لە ڕووی ئاژەڵداری و ئاژەڵ بۆ لەوەڕداری بۆ ئاژەڵداری شوێنێکی زۆر لەبارە وە هەمان کاتە جێگەی زەراعەت و فەلاحیش بووە خەڵکانێکی زۆر مەسەن لێ دانێوەڵێکن بەس بەهۆی دووریەکە و تێچوونی کێی سیارەوە ئەوە تۆسیە کەم تەرخەمی تیاکرێت و ناتوانین بەڕاستی کێگەی دەرناکات. Jar